خۆ ئەوە نەببرێ بە سیارەوە و بە قافلەوە ئەسڵەن یەک ڕۆژ بە حیمایەوە نەدەچوون. بەبێ حیمایە بە هەمووی. خۆرە زەعیم عەلی ئەو کاتە وەزیری پێشمەرگە بووەوە ئاشکرا دەکەم لە بۆ تاریخ. پێشمەرگە وەزیری پێشمەرگە بوو لە وەختی ئەو کاتە بڕە بزە بە تاریخەکەم لە بیر نییە. تەلەفۆنی کردگوتی دەبی دوو عەبی گولاجم بەدەست بگاتن بەو شەوەی. دەگەی مەوەستم کە عەبی گولاج. چی بەدەست بگات چی بەدەست بگا؟ عەبی گولاج؟ ئەخەر ڕەمزەکە ئاوا بوو. شەو بوو گەیشتمە لای یعنی هەمووی 220 گەیشتمەکنی لە ئوتێلی لە ناو سلەیمانی بەس ئەو شەوی 4 دەفتەری سەرف کرد. یعنی خەڵکێمان بزانن پارەی هەوا ئەو دەدەدا پارەی هەوا بەس ئەوانە بیژینە شارەزانە هەموو ڕقەمی ئەوروپیان پێیە گەوادەکانیان دەلالی ئیشکردنەکانیان خۆ بخۆیان نیش ناکەن خۆ بخۆیان ناچن پارەی پێیاکەن 1000 نەوع دەلالیان هەیە 1000 نەوع مشاوریان هەیە دەلالی مالیان دەلالی گەوادیان دەلالی ئافرەتیان دەلالی خۆ دەلالی ئافرەتەکان زۆرتر بوون لە دەلالی پیاوەکان. باشە من گولێ ببوو زەعیم عەلی حەزی لە پیاویش دەکرد لە کوڕیشی دەکرد ئەوە ڕاستە؟ نێرەموو پیاو نە ئەوانەی کە مەمچیان هەیە. بەڵام من بیستم وتیان لەگەڵ کوڕش بخۆی دەبرد کوڕی گەنجی جوانیش بخۆی دەبرد. نه حەزی لە نێرەمووکی بوو نێرەمووکی بۆ داهات. نێرەمووکی نێرەمە حەزی لە نێرەموو بوو ئەوانەیە کە مەسەلەن مەمکیان هەیە و شتیان هەیە و عینی وشتیان ئەوان